ببە براوەی کارتی ئینتەرنێتەکەت تەنها بە سبسکرایبکردنی ئەم کەناڵە گرنگ نییە زۆرە ئینتەرنێتێک بەکاردەهێنیت ئێمە کارتەکەت بۆ دابین دەکەین هەر ئێستا بچۆ سبسکرایبی کورت کەناڵ بکە و پشتگیریشی لێ بکە کاتێک کەناڵەکە دەگاتە 20,000 سبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا بەڵێنمان بەم کەناڵەداوە کە بە ماوەیەکی کەم بیگەێنین بۆ ئاستا بۆیە هیوادارم کە بینەرە دڵسۆزەکان بێ هیوامان نەکەن کاتێک پشتگیری لەم کەناڵە دەکەن ئەوە بە هەمان شێوازیش پشتگیری لە کەناڵەکەی من دەکەن. سڵاوتان لێبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست لە پێڵاوە تواوەکان لە لێواری ڕێگاکان تاوکو کێک برژاندن لەناو ئۆتۆمبیلەکەت فەرموو سەیر بکات چۆن خەڵک خۆی ڕزگار دەکات لە گەرمترین شوێنەکانی جیهاندا بێگومان سروشتی ژیان بەم جۆرەیە بە زستانان مرۆڤ بە دوای گەرمیدا دەکەوێ و بە هاوینانش بە دوای فێنکی و ساردیدا دەگەڕێ و هەندێک ناوچە هەیە بەهۆی سروشتی شوێنە جوگرافیەکەی لە زستاندا خاوەنی ساردیەکی لە ڕادەبەدەرە و لە هاوینانش خاوەنی گەرمیەکی لە ڕادەبەدەرە و گەرمیەکەش بە جۆرێکە کە بنی پێڵاوەکان دەتوێتەوە کاتێک بەسەر شەقامەکاندا هاتوو سۆی پێدەکەی و دەتوانێت هێلکە و ڕۆن لەسەر جامی ئۆتۆمبیلەکە دروست بکەی ئەمانە و چەند شتێکی تر لەم ڤیدیۆیەدا باز دەکەم بۆیە ئەگەر ئارەزوود لەم بابەتە هەیە ئەوە دەتوانیت تا کۆتایی ڤیدیۆکە بینەربیت. ژمارەیەک ئامادەکردنی ژەمە خواردنێک لەسەر ڕێگا کەسانێکمان بینی کە پسکیت ئەبرژێنن لە ژێرتیشکی خۆردا بەڵام ئایا دەتوانین بەو گەرمیە ژەمە خۆراکێکی تەواوی لێ دروست بکەین؟ لە ساڵی 2014 ڕێکخراوی ژیانی سروشتی چالاکیەکی ساز کرد لە ئەسۆنسیۆن کە پایتەختی بۆرزوایە کە ئەو ڕێکخراوە ویستی سەرنجی دنیا بۆ خۆی ڕابکێشێ بۆ کاریگەریەکان و زیانەکانی پەنگ خواردنی گەرمی لەوەشدا بانگێشی شێفی بەناوبانگیان کرد بە ناوی ڕۆدێلڤۆ ئێنزێنچێند و داواکراویش لەو شێفە ئەوە بوو کە خواردن ئامادە بکا بۆ میوانەکانی کە چالاکێکە لەسەر کۆنکرێت بوو کە وێنەی تەباقێکی لەسەر دروستکرا بوو بە ڕەنگی سپی و دواترش ناونرا بوو بە مێنووی پەنگ خواردنەوەی گەرمی بە ئەزمونێکی ناوازەوە توانی هێلکە و گۆشت سوور بکاتەوە بۆ میوانەکانی و چەندان ژەمی بە تامی ئامادە کرد ئەمەش ڕووناکی دەخاتە سەر دیاردەی پەنگ خواردنەوەی گەرمی و سەرنج ڕاکێشان بۆی چونکە شاری ئەسۆنسیۆن کاریگەری زۆری لەسرە و لە وەرزی هاویندا پلەی گەرما زۆر لی بەرز دەبێتەوە. ژمارە 2 فێنکەرەوەی شێتانە ئەگەر هاتوو لە وڵاتێکی گەرم دژی ئەوە پێویستە ئامێری فێنکەرەوەت هەبێ و هەندێک جارش بوونی یەک ئامێر بەشی ئەوە ناکات داواکاریەکانت جێبەجێ بکە بۆیە لەوەی ژمارەیەکی زیاتر دابین بکەیت ئەو وێنەیە هی بینایەکە لە هانسیانگ لە سنگافورە و بەپێی سەرژمێریەکان ئەو بینایە 19 ئامێری فێنکەرەوەی تێدایە. ژمارە 3 ئەندازیاری بیناسازی لە هیندوستان ئەگەری هەیە پلەی گەرمی بگاتە 113 پلەی فەهرەنهای و بەو گەرمایە ژیان زۆر قورس دەبێ بۆیە پێویست بوو لەسەر ئەندازیارانی بیناسازی کە دیزاینە دیڕین و کۆنەکان بگۆڕن بە شێوازێک کە بەرگەی پلەی گەرمی بگرێ و کەمترین ناڕەحەتی بێ بۆ کەسەکان بەو مەبەستەش کۆلێژێکی زانستی وەک نمونەیەک هەستان بە لەکاندنی سەندان شاشە بەڕووی دەرەوەی بیناکان کە گەرمی دەمژن لە نێوان بیناکاندا و ئەمەش بە جێڵی ناسراون کە هەوا دەپاڵێن بە شێوازێک کە فێنکایەکەی دەبەخشن و پلەی گەرمی شوێنەکە کەم دەکەنەوە و شێوازێکی تریش هەیە ئەوش بە هەڵکۆڵینی مەلەوانگەیەک لە ناوەڕاستی بیناکە و پڕکردنی لە ئاو و کاتێکش ئەو ئاوە بە هەڵم دەبێ کەشی دەوروبەری خۆی فێنک دەکاتەوە و ئەمە شێوازێکی سروشتیە ئەمەش ڕێگایەکی ناوازەیە کە لە کۆندا بەکار هاتووە بەڵام ئێستا دووبارە بەکار هاتەوە لە دیزاینە نوێیەکاندا. ژمارە 4 پسکیت برژاندن لەناو ئۆتۆمبیلەکەتدا لەوانەیە بیست بێتت کە لەبەر خۆرێکی گەرمدا هێلکە سوور بکرێتەوە بەڵام ئەگەر هاتوو پلەکانی گەرما زیاتر بەرز بوونەوە ئەو کات دەتوانی شوشەی پێشەوەی سیارەکەت بکەیت بە فڕنێکی باش دەتوانی سینیەک لە پسکیت ببرژێنی لە ماوەی 2 کاتژمێردا. ژمارە 5 خەوتن لە ناو بەفرگردا بە دڵنیاییەوە پێویست ناکات تۆ ئەو شتە دووبارە بکەیتەوە لە ماڵەوە
چونکە ئەو ئامێرانە هین ئەو شتە نین، بەڵام ناڕەحەتی بەهۆی گەرماوە لێ دەکا کە هەموو ڕێگایەک بگریتە بەر بۆ خۆڕزگارکردن لە گەرما. ئەوەش ئەوە بوو کە ئەم گەنجە تەمەن 23 ساڵە کردوێتی لە ویلایەتی تێکساسی ئەمریکی، ئەویش کاتێک لە ساڵی 2016 بە بەستووی لە نێو بەفرگرەکەیدا دۆزرایەوە. ئەویش لەبەر ئەوەی ئامێری فێنەکەرەوەکەی لە کار کەوتە بوو و ناڕەحەتی بەهۆی گەرماوە وای لێکرد کە بچێتە ناو بەفرگرەکەی و دەرگای بەفرگرەکەی بە دارێک وەستاندبوو، ئەویش بۆ ئەوی بەسەریدا دانەخرێ. بەڵام لە ناکامێکدا دەرگای بەفرگرەکە بەسەریدا داخرا و لە نێو بەفرگرەکە گیری خوارد، ئەوە بوو لە کۆتاییدا بە بەستووی دۆزرایەوە. ژمارە 6 کۆبوونەوە و جەنجاڵی کە شوێنە ئاویەکان قەڕەباڵغ دەبێ، ئەویش کاتێک کە پلەکانی گەرما بەرز دەبێتەوە بە شێوازێک کە نەتوانی کۆنتڕۆڵی بکەیت و لەو کاتانەدا بژاردەی زۆرت نابێ لە بەردەستدا، تەنها ئەوەنە نەبێ کە باز بدەیتە ناو نزیکترین مەلەوانگا ئەوەی ئەیبینی ڕووباری لاهورە لە پاکستان، چونکە کاتێک هاوین دێ ڕێگەچارێکی باشە بۆ ڕزگاربوون لە گەرما کە بە هەزاران کەس مەلەی لە ناودا دەکەن، وا باشترە بە زووترین کات فریاب بکەویت و شوێنێکی تێدا بدۆزیتەوە و مەلەی تێدا بکەیت. ژمارە 7 نەعل و پێڵاوە تواوەکان. ئەگەر خەونی ئەوەت هەیە کە لە شوێنێکی گەرم بژی بە تایبەتی لە زستاندا، ئەوە باش دەرئەنجامەکەی لێک بدەوە پێش ئەوەی بڕۆیتە ئەو شوێنە، چونکە پلەی گەرمی بەرێز ڕێڕەوی هەموو شتێک دەگۆڕێت، تەنانەت ڕێگاکان و شۆستەکانیش مەترسیدار دەبن، چونکە ئەو قیری بەکار هاتۆ لە دروستکردنی ڕێگاکاندا بە خێرایی دەتوێتەوە لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمی کە ئەوەش دەبێتە هۆی ئاڵۆزی و جەنجاڵی و زیانگەیاندن بە مۆڵکی گشتی، بە تایبەتیش پەیوەندی بە پێڵاوەکانەوە هەیە. ئەو ڤیدۆیە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2016 کە کاریگەری ڕاستەوخۆی قیرت پیشان دەدا کاتێک پلەی گەرمی بەرز دەبێتەوە، ئەوەش لە ڕۆژێکدا بووە کە پلەی گەرمی گەشتوتە 100 پلەی فەهرەنهایت و ئەوەش بۆ هۆکاری توانەوەی بنی پێڵاوەکان. لەم ڤیدۆیەشدا پێڵاوەکانی ئەو گەنجە بە زەویەکەوە دەلکێ، چونکە پلەی گەرمی زۆر بەرز بۆتەوە و گەنجەکەش ناسار دەبێت کە پێڵاوەکانی بەدەستی هەڵبگرێ و بە پێی پەتی بپەڕێتەوە. لێرەشدا ئەو گەنجە ناتوانێت بپەڕێتەوە چونکە پێڵاوەکانی بە زەویەکەوە دەلکێ و ناشوانێ بەرگەی پلەی گەرمی زەویەکە بگرێ بۆ ئەوی بە پێی پەتی بپەڕێتەوە. ژمارە 8 شەپۆلی گەرمای ئەریزۆنا. ساڵی 2017 شەپۆلێکی گەرما بەر ئەریزۆنا کەوت کە پلەکانی گەرمیەکەی گەیشتە 130 پلەی فەهرەنهایت. ئەو شەپۆلەی کە سەلماندی دەتوانرێ هەموو شتێک بوەستێنرێت و ڕابگیرێ و ژیانیش نیمچە وەستاو بێ. زۆربەی شتەکان دەستیان کردووە بە توانەوە وەکو تەنەکەی خۆڵەکانی سەر جادەکان و دەبە ئاوی ناو سیارەکان، تەنانەت ئەو دیوارانی ڕۆکانیان پلاستیکە، تەنانەت سندوقی پۆستەکەش. سەرڕای ئەو گەرما و زەحمەتی ژیانە خەڵکی ناوچەکە ڕێگەچاریان ئەدۆزیەوە بۆ بەردەوامبوون و خۆڕزگارکردن. قورسی بارەکە لەوەدا بوو ترسی ئەوە دەبوو کە دەست بدەی لە هەر شتێک کە لە کانزا دروست کرابێت. ئەی ئێوە هاوڕێکانم لە کوردستاندا چۆن بەسەر گەرمادا زاڵ دەبن؟ لە کۆمنتەکان پێمان بڵێن و زۆر سپاست دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بووی. ئەگەر ڤیدۆکەمت بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆم بۆ بکەوە هەروها شێریشی بکە لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و هەروها زنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگا و لە بیرشتان نەچێ هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بێت.